کۆچبەرانی هەرێمی کوردستان لە بیلاڕووسیا بوون بە چەند بەشێکەوە. بە پێی ئەو زانیارانەی لە کۆچبەران دەستی پەیام کەوتون، دوای گرژیەکانی دوێنێ لە خاڵە سنووریەکانی نێوان بیلاڕووسیا و پۆڵندا کۆچبەران بوون بە چەند بەشێکەوە. ژمارەیەک لەو کۆچبەرانە گەڕاونەتەوە شوێنە کۆنەکانیان لە دارستانەکانی نێوان بیلاڕووسیا و پۆڵندا و هەروەها لە دۆخێکی سەخت ژیان بەسەر دەبەن و چاوەڕێیکردنەوەی سنوورەکانن. دەمەوێت بۆ ئەوروپا بچم، بەڵام سەربازەکان ئازارمان دەدەن و لێمان دەدەن. نامەوێت بگەڕێمەوە بۆ عێراق لەبەرەوەی کێشەی گەورەم هەیە. نامانوێت بگەڕێنەوە بۆ وڵاتی خۆمان. ژیانم لە مەترسیدایە. پێم باشترە لێرە لە سەرمان بمرم نەوەک بگەڕێمەوە و زیندانی بکرێم. ئێمە لە عێراقەوە هاتووین. ئیش و کارم نەبوو، هیچ شتێکم نەبوو. براکەم پارەی بۆ دام تا گەشتمە بیلاڕووسیا بەو هیوایی بگەمە ئەوروپا و بیدەمەوە. ئێستا هیچ شتێکم نییە و ناتوانم بگەڕێمەوە. هەموو شتێکم لەدەستدا. ئەمە کوڕە 2 ساڵانەکەمە. دوێنی یادی لەدایک بوونی بوو. نازانم چی بکەین، گیرمان خواردووە. دەمانەوێت بڕۆین و ڕێگەی ئەوروپاش داخراوە. هاتووم بۆ وڵاتی بیلاڕووسیا و پلانم هەیە لەوێوە بچم بۆ ئەڵمانیا. نازانم تاکەی لێرە دەمێنمەوە. لە هەمان کاتیشدا نزیکەی 2000 کۆچبەری دیکە چوونەتە کەمپی بیلاڕووسیا و لەوێ ماونەتەوە. بە پێی لێدوانی کۆچبەران لەو کەمپەدا خۆراکیان بۆ دابین کراوە. سيد وضعي اونو كعم فيريدو القلب بيلاروسيا وما وضعي قالك خوشتلاش عراق وكردستان говорит нам они существуют, говорит ми назад нам не пять районы هاي 5 район حتى صوتي ما بين سيد دفتر من الصحفي وما خوشتلاش они تعداد هی مکری هولندا و تعداد هی مکری تعداد هی مکری فکر بیلاروسان ما مینا ما بریم کی شون говорит если I like Belarus. I love you Belarus. I love you. I love you Belarus. هەر بە گوێرەی زانیاریەکان بەشێکی دیکە لە کۆچبەران چوونەتە ناو شارەکانی بیلاڕووسیا و ژمارەیەکی دیکەشیان کە زیاتر لە 300 کەس دەبن دەیانەوێت بە ئارەزوومەندانە بگەڕێنەوە عێراق. بە پێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 3000 کۆچبەری باشووری کوردستان لە ئێستادا لە بیلاڕووسیان و بەوەی خراپی دۆخی هەرێم لە ڕووی ئازادی و ئابووری و سیاسیەوە ڕایان کردووە.